عمر خوا صلى الله عليه وسلم دفرميت لزوال الدنيا أهون على الله من قتل رجل مسلم. لناوچوونی هەموو دنیا ئەم دنیای کە ئێمە تایە ئەژین حتا بە ئاسمانی دنیاشەوە ئەم ئاسمانی یەکەمە هەر هەمووی تیا بچێت هەمووی لە ناو بچێت لای خوای گەورە ئەهوەنترە سوکترە لەوەی کە یەک موسڵمانێک بە ناحەق بکوژرێ. هەموو دنیا خوێنی مقابل و بەرامبەری خوێنی موسڵمانێک نییە. تۆ ئەچی لەسەر شتێکی بەسیط لەسەر شتێکی بچووک ئەچی کەسێک ئەکوژی باشە خوای گەورە تۆی بۆ عیبادەت دروست کردووە یا بۆ خەڵکوشتن بۆ زوڵمکردن بۆ خوێن ڕشتن خوا تۆ دروست کردووە یا بۆ عیبادەت. خوای گەورە دەفەرمێ من تۆم دروست کردووە بۆ عیبادەتکردن بەڵام تۆ چی چەکەڵەگەری خەڵکە کوژی. ئەخر کە چەکت هەڵگرت زۆر جار ئەو چەکە بۆ جەهەنەمت دەبات. بەڵێ ئەگەر کەسێک پێت بڵێ کەسێکی ترسنۆکی کەسێکی خراپی لەو باشترە پشت بکەیت لە خوای پەروەردگار لەو باشترە دیفاع لە زاڵمێک بکەیت کە بەرەو جەهەنەمت ئەبات. با خەڵکی پێت بڵێ ترسنۆک دیت ئینشاڵڵا بە ئیسمی خوا. خوای گەورە دەفەرمێ ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم. ئەمە خوایەکە کە بەڕەحمە ناڵێ خوا غەفور و ڕەحیمە بەتەنها نە شدید العقابیشە شدید العذابیشە. هەر کەسێک مسلمانێک ئیماندارێک بە ئەنقەس بکوژێ جەزاکەی چییە پاداشتەکەی چییە؟ فجزاؤه جهنم. تۆ هەر بڵێ بەهەشتیم بەخوا ڕۆیتە ناو جەهەنەمەوە ئەگەر تۆبە نەکەی. فجزاؤه جهنم. خۆ بە قسەی تۆ نایە بە قسەی خوایە بە قسەی تۆ نایە بەڵام من بەهەشتیم و تاوەخواش بفەرمێت مادەم تۆ واڵێ منش ئەو تۆم کرە بەهەشتەوە نابێت. بەدەست تۆ نییە بەدەست پێغەمبەران نییە سەلامی خوایان لەسەر بێ تەنها بەدەستی خوایە. پاداشتەکەی جەهەنەمە ئەو کەسێک بکوژێت خالیدەن فیها بە هەتاهەتای تیامێنیتەوە. ئەمە سزای دووەمت. وغضب الله عليه. خوا غەزەبت لێ ئەگرێ تۆ هەر بڵێ من بەهەشتیم. ولعنه خوا لعنتت لێ ئەکات ئەڵێ لە ڕەحمەت و میهرەبانی من بە دوور بی ئەی پیا و کوش ئەی خوێن ڕێژ. بەڵێ بەڵام ئەو کەسەی ولعنه وأعد له عذابا عظيما. سزای پێنجەم عذابێکی بە ئێش و ئازار و گەورەی بۆ داناوە. ئەوەی کەسێک بە ناحەق کوژێ بە ئەنقەست. ترسنۆک ئەو کەسەیە لە خوا نەترسێ لە لۆمەی خەڵکی بترسێ ئەوە ترسنۆکە. ترسنۆک ئەو کەسەی خۆی بخاتە ناو جەهەنەمەوە خۆی سەرشۆڕکە. چونکە ئینسان چوە جەهەنەمەوە ربنا إنك من تدخل النار فقد أخزيته. ئیماندار دوعا دەکات دەڵێ خوایە گیان ئەگەر بمخەیتە ناو دۆزەخەوە سەرشۆڕم دەکەی بۆیە دۆزەخ سەرشۆڕیە. ئاگاداری خۆت بە خوا غەزەبت لێگرێ و لعنەتت لێ ئەکا چونکە کەسێکت بە ناحەق کوشتووە خاتە ناو جەهەنەمیشەوە عەزابێکی گەورە و ئێش و ئازاریش توش دەبێ چونکە تۆ زەڵم و ستەمت کردووە لە پێناو خزم و کەسوکاری خۆتە قیامەتی خۆت ڕەش و تاریک کرد. بۆ چیەکی بۆ کێکی بۆ کێ خۆت خراپەکەی؟ هیچ کەسێک وەفای بۆ تۆ نابێ هەتا مناڵەکانی خۆشت. کەواتە ئاگادار بە هەموو دنیا وێران بێ بەقەت کوشتنی موسڵمانێک لای خوا گەورە نییە. کەواتە بە شتێکی ئاسایی مەزانە